بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست حکوومەت هێرەمی کوردستان لە هەوڵەکانی بەردەوامە بۆی کە لە مانگەکانی داهاتووش لێبڕینی لە سەدا 21 موچەی موچەخۆران بەردەوام بێت و لە بەرامبەریشدا لە پەرلەمانی کوردستان هەوڵەکەیە بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی لە ئێستاشدا بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت 22 واژۆ کۆکراوەتەوە و یەک واژۆی ماوە بۆی کە بانکشتی پەرلەمان بکرێت لەسەر لێبڕینی لە سەدا 21 موچەی موچەخۆران بە شێوەیەکی نایاسایی. بەمیان دەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە بە دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسایی دەستوری لەگەڵمان دەبێت، هەروە لاولێری شەو مامۆستا عوسمان کانی کوردەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبینی. هەوڵەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بەشێک لە فراکسیۆنەکانی دیکەی پەرلەمان بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی لەسەر بڕینی موچەی فەرمانبەران بەردەوامە. یادداشتی پرسینەوەکەش کە تا ئێستا 22 پەرلەمانتار واژۆیان لەسەر کردووە. چاوەڕێی تەنیا یەک واژۆی دیکەیە بۆ ئەوەی نیساب تەواو بکات و بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە. بەرپرسی پرۆژەی چاودێری پەرلەمان دەڵێت پەرلەمانتاران سوێندیان بۆ بەرگری لە مافەکانی خەڵک و لێپێچینەوە لە کاربەدەستانی حکوومەت خواردووە کەچی ئێستا ئامادە نین واژۆ لەسەر بابەتێک بکەن کە پەیوەندی بە چارەنووسی موچە و گوزەرانی خەڵکەوە هەیە. بەداخەوە بیستمان کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەڵێ بڕووی ناوەکان بڵاو نەکراوەتەوە نازانین چەند کەس لە چەند فراکسیۆنی مزایان کردووە، بەڵامەڵێ هیچ ئەندامێکی چێتی ئامادە نییە واژۆی بکە. ئەمە بۆ خۆی جێی لە سەروەستانە لە بەروێ ئەندامانی فراکسیۆنی یەکێتی لە مانگی 12ی 2019 داوای پرساندن لە وەزیری داراییەکان. ئێستا نیشانەی پرسیارە بێوەدا بنین لەسەریان کە بۆچی ئەم پرساندنەکە ئێستا هاتوۆتە پێشەوانێ دووبارە ئەمەش واژوو ناکەنەوە و هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان سوێندی یاساییان خواردووە کە دیفاعکەن لە بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستان. لە ڕاستیە ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە نایاسایی لە ساڵی 21 موچەکانیان چەندین مانگە لێ بڕێەوە. هەر ئێستا ئەندامانی پەرلەمان خۆیان پرسیارەکەنەوە لەسەرەوەی کە ئەم حاڵەتە بەردەوامە بێ. ئەمە جێگەی پرسیار و جێگەی نیگەرانیە و ئەمە ئەرکی سەرەکی پەرلەمانتارە لە جیاتی کارکردن لە شوێنەکانی کە ئەرکی سەرەکیەکەی پرساندن لێوەرگرتنەوەی متمانەیە. پەرلەمانتارێکی پێشووی کوردستانیش دەڵێت حیزب دەسەڵاتدارەکان کارێکیان کردووە، شکۆ بۆ پەرلەمان نەماوە و بە ئامانج کراوەتە دامەزراوەیەکی بێدەسەڵات. سەرۆکی حکوومەت خۆی لەوە بە گەورەتر دەبینێت کە بچێتە بەردەم پەرلەمان لە کاتێکدا پەرلەمان لە سیستەمی تەندروستدا دەسەڵاتی باڵای هەیە و چاودێری کارەکانی حکوومەت دەکات. هەموو دنیا و ئەو پەرلەمانتارە بە ڕێزانە شەزانن سەرۆکی حکوومەت هەرگیز بێزی نایەتەوە بێتە بەردەم پەرلەمان، هەرگیز ینی پەرلەمانێک لەلایەن سەرۆکی حکوومەتەوە تەعین کرابێ، پەرلەمان و پەرلەمانتارێک بە تەزویر هات بێت، پەرلەمان و پەرلەمانتارێک نوێنەرایەتی خواست و پێداویستەکانی شەقام نەکات، کارێکی نامەعقولە تۆ داوای ئەوەی لێ بکەی کە سەرۆکی حکوومەتەکە بانگ بکات و وەزیرەکە بانگ بکات و لێپرسینەوەی لەگەڵا بکات و سزای بدات. ینی هەموو دنیا ئەزانێت ئەوانەی لە وڵاتەیە خیانەتەکەن، گەندەڵی و فەساتی گەورە ئەکەن، یاسا پێشێلەکەن، ئەوانن کە دەسەڵاتدار و دەسڕۆیشتوەکانن. لەسەر لێبڕینی لە سەدا 21 موچەی فەرمانبەران فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و بەشێکی دیکە لە فراکسیۆنەکان سەرقاڵی کۆکردنەوەی واژۆن بۆ بانگێشتی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی تا وەڵامیان بدەنەوە لەسەر هۆکاری بڕینی موچەی فەرمانبەران و موچەخۆران. بەشێک لە چاودێرانی سیاسی و شارەزا لە کاروباری پەرلەمان دەڵێن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە چی دەترسن لە کاتێکدا ئەگەر پرسی لێسەنەوەی متمانەش بێتە پێش ئەوانە واژۆی 50 کۆیەکی پەرلەمانتارانیان هەیە و لەو ڕۆژەوە گرفتیان بۆ دروست نابێت بابێت و وەڵامی هەزاران هەوڵاتی بدەنەوە کە بە زۆرەملێ 2 سەدا 21 موچەکانیان لێ بڕاوە لە کاتێکدا بڕیار بوو لێبڕینەکە تەنیا بۆ یەک مانگ بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر شۆڕش بەخێر بێنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانین لەبارەی ئەو هەوڵەی کە لە پەرلەمان دەستی پێکردەوە بۆ لەپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بۆ تاکو ئێستا ناتوانرێت لە ناو پەرلەمان 23 واژۆ کۆ بکرێتەوە بۆ ئەوەی کە لەسەر لێبڕینی موچە سەرۆکی حکوومەت بانکێشتی پەرلەمان بکرێت.
بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەرانی سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. دەربارەی ڕۆلی پەرلەمان لە هەموو وڵاتانی دیموکراسی ئەوەیە کە کاری سەرەکی چاودێریکردنی حکوومەتە، چونکە حکوومەت بە متمانەی پەرلەمان دەست بەکار دەبێت. کاتێکەوە ئینتخابات دەکرێت لە وەختی ئینتخابات ئەو حیزبانە مەسەن هەمووی دیعای ئینتخابی دەکەن کە لە ئەگەر دەربچن زۆرینەی کورسەکانی پەرلەمان بەدەست بێنن بەرنامەی کاریان وا دەبێ ئەمە دەکەن ئەمە دەکەن ئەم شانە جێبەجێ دەکەن بەو شێوەیە. دوای ئەوەش کە حیزبێک بۆ نمونە مەسەن لە بەریتانیا کە سیستەمی دوو حیزبیە یاخود چەند حیزبێک ئیتلافێک دەکەن و زۆرینەی کورسەکان بەدەستێن حکوومەت پێک دێنن بەرنامەی کاریان دەخەنە بەردەمی پەرلەمان بۆ ئەوی کەوا پەرلەمان بەپێی ئەم بەرنمەیە لێپرسینەوەیان لەگەڵ بکە ئەگەر هات و قسووریان هەبوو لە پاش فترەیەک لە ئەنجامدانی کارەکانیان. بەڵام ئەمە لە وڵاتانی دیموکراسی سەیری پەرلەمانی بەریتانیاکە کە وڵاتێش مەسەن یەکەم وڵاتە دیموکراسی و پەرلەمان لێەوە سیستەمی پەرلەمانیش بڵاو بۆتەوە ئەنی ناوبەناو مەسەن هەموو هەفتەیەک وەزارەت بە سەرۆکی حکوومەتەکە و وەزیرەکانی دەسێت لە پەرلەمان و محاسبە ئەکرێن و لێپرسینەوەیان لەگەڵەکرێ زۆر بە ئاسایش وەریەگرن چونکە دەبێت ئەم تەفاعولە هەبێ. یعنی لە بەریتانیا حیزبی معارەزە هەیە، حیزبی معارەزە موقعێکی ڕسمی هەیە لە ناو سیستەمی سیاسی بەریتانیا. ئەوە نیە مەسەن بەو ڕوحێتە چونکە هەردوو حیزب لەسەرەوەی ئیژەکان کە وڵاتەکە بە باشترین شێوە بەرەو پێشی بەرن و خزمەت بە خەڵک بکرێ. بەڵام لای ئێمە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی زۆربەی ئەو وڵاتانەی کە هاوشێوەی ئێمەشن بەڕاستی دیکۆرە، ینی هەیکلێکی دیکۆرە، دەستگایەکی کارتۆنیە دەتوانین بڵین، خاوەنی دەسەڵاتی ڕاستەقینە نییە. دەسەڵاتی ڕاستەقینە لای سوڵتەی تەنفیزی زیاترە. سوڵتەی تەنفیزی هەمیشە زاڵە بەسەر پەرلەماندا. ئەمە جگەلەوەی کەوا لە پشتی هەم دەسەڵاتی جێبەجێکردن هەم دەسەڵاتی پەرلەمانیش بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە پشتی ئەمانەوە حیزب مسەیترە کەوا خاوەنی دەسەڵاتی فعلیە. ینی ئەوەی کە لە پەرلەمان دەگوزارێ هەر شتێک بێ ئەگەر لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت بێ یاخود یاسایەک بێ بیانەوێ دەرکەن ئەگەر حیزبەکان لە پشتی پەردەوە پێ ڕازی نەبن ممکن نیە ئەم یاسایە دەرچێ، ممکن نییە لێپرسینەوە لە کەسێک بکرێ. و ئەوەی کە ئەمڕۆ دەگوزارێت لە پەرلەمانی کوردستان ڕاستە هەوڵێکەیە هەندێک لایەن دەیانەوێ مەسەن لێبرسینەوە لە حکوومەت بکەن لەبەرەوەی کە بارودۆخێکی نە هەمواری بەرهەمهێناوە بۆ خەڵکی کوردستان. ئەمە کارێکی ڕەوایە بەڵام هەوڵێکە کە ناتوانێت سەرکەوتوو بێ لەبەرەوەی کە زۆرینەیەک لە پەرلەمان هەیە. ئەم زۆرینەیە پشتیوانی لەم سیاسەتە ئەکاکەوە بەسەر خەڵکی کوردستاندا فاس کراوە. پەرلەمانی کوردستان بەداخەوە ینی کە دەبواە ئەگەر پەرلەمانێک بە خاوەنی دەسەڵاتی ڕاستەقینە بە نوێنەری خەڵک با بەجددی دەبواە ئەم هەموو دەستدرێژەی بۆ سەر مافە ڕەواکانی ماف و ئازادیەکانی خەڵک قبول نەکردبە. بۆ نمونە مەسەن نەک ئێستا کە قسە لەسەرەوە دەکرێت مانجێک یا دوو مانگە بە 125 من ئێستا فەرمانبەرێکم نازانم ئێستا موسەی مانجی دوو سێمەوە گرتووە یا چوارمە گرتووە باوەڕ کە نازانم. ینی خەڵک لێی شێوەیە لە ساڵێکدا تۆ کە کۆتا بەرەو کۆتایی ساڵ دەڕۆی تا ئێستا سێ موسە سەرەوە نەکرابێت لە کاتێکدا یعنی بۆ هەموو خەڵک نەک بۆ خەڵکێکی وەکەی ئێمە کە دەزانین مەسەن داهاتی ئەم هەرێمە بەردەوامە وەکو جارانە ینی نەوتە کەرتەکانی تری هەمووی داهات بەردەوام مای ئەوە نییەکەواتەوە بەم شێوەیە هەڵسوکەوت بکەیت. جگە لەمە ئەمە حکوومەتی ئیتحادیش بەڕاستی حکوومەتی فیدرالیش لەم مەسەلەیە مقەسیرە چکە لەبەرەوەی ئەویش بەرپرسە لە ژیانی هاوڵاتیانی هەرێم. ئەگەر بەرپرسانی هەرێمی کوردستان مقەسیرن کەم تەرخەمن دەستدرێژی یان کردووە سەرمافی خەڵک حکوومەتی فیدرالی نابێ ئەمە قبول بکە لیان دەبێت لێپرسینەوە بکە بێتە سەرخەت ئەم پارەیە کە دەنێرێت دەبێت بە شێوەیەک بنێرێکەوە لە پێشەوە مافی هاوڵاتیان دەستە بەر بکرێ. ممکن نییە هاوڵاتیەک لێرە بە پێچەوانەی هاوڵاتیەکی کەرکووک یا بەغدا دوو موچە وەربگرێ ئەویش هەموو مانجێ لە کاتی خۆی موچەی خۆی وەربگرێ. باشە دکتۆر دەگەڕێم وڵات دواتر قسەی زیاتر لەسەرەوە دەکەین بۆچی کێشەکە لێم هەردوو لە یەکلانەکە زۆر کێشەی موچە لێم هەردوو حکوومەت. مامۆستا عوسمان جەنابیشت بە خێر بێبەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی پرساندن دەمەوێت چەند پرسیار سەبارەت بە کۆبنەوەکەی ئەمڕۆ کە بڵێن پرۆژه یاسای ماف ئەرکی نەخۆشتان ئەمڕۆ پەسەند کرد. ئەم پرۆژه یاسا هیچی تێدایە بۆ خەڵک ویت بەرژەوەندێکی نەخۆشی دەستەبەر کردووە؟
بەڵێ بسم الله الرحمن الرحیم سەرەتا سڵاو لە جەنابت و لە میوانە بەڕێزەکەت و بە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام زۆر سوپاس بۆم دەرفەتە حقەتەن ئەوڕۆکە دانیشتنی پەرلەمان بریتی بوو لە خوێندنەوەی دووەمی ئەو پرۆژە یاسایی کە پرۆژە یاسایی تەندروستی و هەروەها مافی نەخۆش و هەروەها ئەرچی نەخۆش و یاخود پابندی نەخۆش بە چەند خاڵ و بنەما و یاسایەکەوە ئەوڕۆ کۆتایی پێ خوێندنەوەی دووەمی بۆ کرا خۆشبەختانە لە ئەنجامی خوێندنەوەی یەکەم و هەروەها تاوتوێکردن لە ناو لێژنە تایبەتمەندیەکان هەم لێژنەی تەندروستی هەم لێژنەی یاسایی چەند پرۆژە بڕیارێک زۆرینەی دەنگی لەسەر هات کە ئێمە پێمان وایە لە بەرژەوەندی هاوڵاتیان و زۆرینەی خەڵکی کوردستاندا بێ لەگەڵ ئەم هەموو هەوڵە سلبیەیکەوە هەیە بۆ بەلا ڕێدابردن و بۆ بە تایبەتکردنی هەموو کەرتەکان هەم لە کەتی تەندروستی هەم لە کەرتی بازرگانی هەم لە هەر هەموو پرۆژە و هەم بوارەکانەوە ئەم هەوڵە هەیەکەوە کەرتە گشتیەکان بکرێن بە کەتی تایبەت و بۆ مستەفیدبوونی چین و توێژێک بەڵام ئێمە حەسەبە ئیمکان و ئەوەندێکەوە لە تاقا و تواناماندا هەبوو بێ پێشگیریمان کردو و پێشبڕکێمان کردو لەوەی کە خەڵک نەتوانێ مڵکی گشتی یاخود بنکە و بارەگا حکومیەکان و گشتیەکان و میلیەکان بکرێن بە شوێنی تایبەت و بکرێن بە شوێنی پازرگانی و تاوای لێ هاتۆ بازرگانی بە گیان و بە خوێنی خەڵکی بەشمەینەتی کوردستانیش بکرێت ئێمە الحەمدوللا ئەوڕۆکە توانیمان چەندین پرۆژە و چەندین بڕیار لە بەرژەوەندی گشتی الحەمدوللا تاوتێ بکەین و هەروەها جێگیریش بوو بە زۆرنەی دەنگی ئامادەبووان وای لێ هات بەڵێ بەڵێ ئەو پرۆژە یاسایی کە بڵێن ئەمڕۆ دەنگتان لەسەدا ماف و ئەرکی نەخۆش بە دیاریکراوی چی تێدایە کە دەستەبەری خزمەتگوزاری تەندروستی بکات بە خۆڕایی و لە باربردنی منداڵی شەوە دەنگۆی زۆر هەبوو چ بڕیارێکدا لەو بڵێن پرۆژە پێشنازی کە ئەمڕۆ پەسەندتان کرد بەڵێ تەبان ئەو پرۆژە یاسایە چەندین بڕگە و مادەی هەیە و زۆربەی زۆریشان بەخۆی بە ئینسان گەشتبین بێ و حەقیش بڵین کە پرۆژە یاسایەکی ینی ئیجابی بوو و ئێمە هاتەنها هەستا هەندێکمان هەموار کردەوە هەندێکمان تعدیل کردەوە بۆەوەی کەوا بتوانین لەم کات ساتە نەخوازراوی کە ئێستا وەزعێکی تایبەت لە کوردستان دەگوزارێ بەڕاستی ویستمان هەنی بەڕەچاوگرتنی هەندێک بار و زروفی تایبەتی ئێستا بەڵێ بتوانین هەندێک خزمەتی خەڵکی کوردستان بکەین ئەو مافە سەرەتاییە تەندروستیانی کەوا هەیە بۆ هەر هەموو نەخۆشێک ئێمە لەبەر چاومان گرتووە ینی بۆ زانیاری هەمووتان هەوڵی پەرلەمانتاران بە ئەمە ئەو وجهە نەزەرەی کە لەسەر پەرلەمان و پەرلەمانتاران هەیە لێرە و لەوێ بە تۆزێک تعدیلێکی بۆ بکەین یعنی بڵێ پەرلەمانتار هەمووی ئەو هابەیان هەموو پەرلەمانتار حیزب ئاراسی دەکا هەموو پەرلەمان حیزب لە پشتێتی ئەو دەستەواژانە تۆزێک بێ ئینسافی پێوە دیارە ئێمە کاتی خۆی کە چوینە پەرلەمان سوێنمان خواردووە هەر پرۆژەیەک و هەر بڕیارێک لە بەرژەوەندی خەڵک و خاکی کوردستان بێ بیکەین بەبەر چاوی خەڵکی نەیار و غەیری دۆستی خۆشمان شایەتیان داوە کە ئێمە الحەمدوللا ڕەچاوی لایەن و خۆ و شەخصی خۆمان نەکردووە الحەمدوللا بەڵێ ئێمە هەستاین بۆ دابینکردنی سەرجەم مافی نەخۆش حتا باسی تەڵقیحی منداڵیش کراوە ئەو مناڵانی کەوا سەرەتا دەبێت بە بەلاش و بە خۆڕایی ئەو تەڵقیحاتە سەرەتایانی بۆ دابین بکرێ وەخوا نەخواست ئەگەر نەخۆشێک تووشی زەرەر و زیانێک بۆ لەلایەن لێژنێکی پزیشکیەوە و بە کەم تەرخەمی ئەو نەخۆشە یان کە سوکاری نەخۆشی خوانەکە ئەگە بمرێ نەخۆشەکە بتوان مافی یاسایی خۆیان هەبێ و سکارات تۆمار بکەن هەر هەموو ئەو پرۆژە بڕیارانە هەموار کراوەوە لە بەرژەوەندی خەڵکی هەژار و خەڵکی فەقیر و بەداخۆ ئێمە خەڵکی پلە تایبەتەکان ناڵین ئەوانێکەوە پلەیەک و پلەدون لە کوردستان دەژێن بۆ ژانە سەر و هەڵامەتێک دەچن بۆ ئەڵمانیا و بۆ بەریتانیا ئەمە خەڵکی هەژاری خەڵکی خانەوادەی شەهیدان و خانەوادەی پێشمەرگە و ئەو خەڵکە هەژار و کاسبەی کوردستان ئێمە خەم لەوان دەخۆین بەڕاستی بتوان کە لە خەستەخانەکان لایکەمی ئۆکسجینیان لێ نەبردرێ لایکەمی حەبی سەرەتایی و هەڵامەتیان لێ نەبردرێ و ئەو مافانێکەوە سەرەتاین هەموو بەرجەستە بکرێ بۆ نەخۆش و ماف و ئیمتیازاتی نەخۆش باشە بەس بەرلەوەی کە بچین سەر پرسانی سەرۆک حکوومەت سەبارەت بە ئەو قەزەی لەباربردنی بڵێن منداڵ لە یاساکە چۆن جێگیری کرا چووکە بڵێن گفتوگۆیەکی زۆری لەسەر هەبوو لە ناو پەرلەمانیش بە کورتی بێ سوپاس دەکەم
بەڵێ بەداخەوە هەوڵێک هەبوو بۆ ینی بۆی کە بڵێن ئەگەر میهنە و پیشەی پەرلەمان و پەرلەمانتاری لەوانەیە هەندێک جا بەلاڕێدا ببرێت سووک بکرێ ینی کەی ئیشی پەرلەمان بێ خەڵکێک لێرە لەوێ وا بڵێ ئایا کەی لە باربردن و ئیجهاز ئیشی پەرلەمان و پەرلەمانتاری بێ وەکو یاسا بەڵێ ئیشی ئێمە بەڵام ئێستا ئیشی کات و ساتی ئێمە بەڕاستی دابینکردنی موچەیە لێپرسینەوەی بەرپرسانە بانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە حساب لەگەکردنی ئەم هەموو داهات و خەرجی و سەرچاوە دارایانەیە نەوەک باسی لە باربردن بکرێ لەلاەن هەندێک لە ڕاگەیاندنەکان و لەگەڵ ڕێزم ئەو بوارە زەق دەکرایەوە بۆی کەەوە لە کۆمنتی ناشرن و خەڵک تەشید بە پەرلەمانتاران بکرێت بەڵام ئێمە پەرلەمانتارێک لە پەرلەمانی کوردستان پێش ئەم وەرزە پرۆژە بڕیارێکی تەقدیم کرد بۆی کەەوە ڕێگرتن لە من ئەو ئافرەت و ژنومێردانێکەوە منعی منداڵ دەکەن ئەوە زەرەر و زیانی بە وڵات دەگەیەنێ با ئێمە ئیش بکەنە سەر زۆری نەوە و وەچەکارمان بەڵام لێرانە ئەو ئیجهازە لە باربردنە بە شێوەیەکی گشتی ئێمە ڕەتمان کردەوە مەگەر لژنیەکی تایبەتی پسپۆری لەو بوارەوە بڕیار بدا بۆی کەەوە 100% ئەو منداڵە سەقەتە و نەخۆشە ئەویش پێش کاتی چلەیکەوە ڕوحی بە بەردا دەکرێت باشە سەبارەت بە کورتی گەڕۆڵامی و پرسەرم دەی دوات چکرم وڵای بەڕێز بۆ پرسانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزی دارایی لەسەر لێبڕینی لە سەدا بچوویەکی موچە هەوڵەکان بەکوێ گەیشتون بەڵێ ڕوون و ئاشکرا کە ئەو پرۆژە یاسای خۆی لە خۆتدا لە سەرەتاوە وەکو ستەمێک بوو لە خەڵکی هاوڵاتیانی کوردستان کرا دەبێ ئەو یاسانە ئێمە دەریکەین و ئێمە پێشنیار بکەین بۆ ئەنجومەنی وەزیران نەک ئەوان پرۆژە یاسا بۆ ئێمە وەکو پرۆژە یاسای بەناو چاکسازی کە خۆی لە خۆیدا هەر لە سەرەتاوە بە سەقەتی هاتە ناو پەرلەمان و پرۆژە یاسایەکە بەڵام ئێمە نەدەنگمان بە پرۆژە یاسای چاکسازیدا و نە پێشی رازی بووین ئەنجا شوازی خۆی گرت و بەڵام بداخۆ بەس بە ناوی چاکسازیان ئەو یاسای پرساندن ئەو پرۆژەی بەناوی پرساندنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی بەڵێ لەلایەن چەند فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆنی معارەزە و هەروە هەندێک پەرلەمانتاری سەربەخۆ و هەروە هەندێک لەناو ئەو پەرلەمانتارانێکەوە لەناو حکوومەتیش بەشدارن لە ناوانەوە 22 واژومان هەیە بۆ پرساندن و بانکێشکردنی بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری داراش بە هەمان شێوە بۆیکەوە لێبڕینی 121 موچەی فەرمانبەران نایاساییە و هەروەها لە چ شوێنێک و لە چ بڕگە و مادەیەک قەراور و یاسایەکەیە ئەم بڕینە جێی بۆتەوە بۆیە تا ئێستا پەرلەمانتارانی کەەوە واژویان کردووە سەرەتا 24 واژومان کۆ کردەوە بەڵام بە هەندێک بیان و بە هەندێک ڕەخنەی ڕۆتینی ڕەتیان کردەوە سەرۆکاتی پەرلەمان بەڵام ئێستاکە لەسەر واژوێکی ماوە حەز دەکەم بەڕاستی بۆ ڕای گشتی بۆ هەموو دەنگدەرانی کوردستان تا ئێستا لە 100 ئەوەندە پەرلەمانتارە 22 پەرلەمانتار واژووی کردو بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێدا بنیشێ وەڵامی پرسیاری پەرلەمانتارەکان بداتەوە باشە بە چ بڕگە و یاسایەک موچە بردراوە خەڵکی کوردستان بزانن کێ واژووی کردو کێ واژووی نەکردووە بۆ پرساندن و بانکێشکردنی ئەو بەرپرسانێکەوە خۆیان هایلافی دەژێن و خەڵکی هەژاریش داوت دەرزی و دەرمان نییە بەکاری بێنێ تا ئێستا 22 پەرلەمانتار واژووی کردو لە سێک پەرلەمانتار ماوەتەوە سپاس دەکەم کاکێ دکتۆر بگەڕێم وڵای بەڕێز کەمێک باسی کێشەی موچەت کرد کە ئێستا بڵین نە حکوومەت هێرێم لێرە چارەسەر دەکەنن لە بەغداش چارەسەرێکی تەواوی بۆ دەدۆزرێتەوە ینی بۆچی چارەسەرێک نادۆزرێتەوە ئایا قوڕەخەستەکە ئێستا تەنە لەو ملۆنای سیاسیانە بۆ سەرسەری موچە خۆرە بەڵێ بەنسبەتی پەرلەمان یان باسی ئەوم کرد پەرلەمان لە هەموو دنیادا ئەو حیزبانەی کە نوێنەریانەیە لە پەرلەمان هەوڵ دەم بەرنامەی حیزبەکەی خۆیان جێبەجێ بکەن جا ئەگە بەرنامەکەیان هەر حیزبێکی بەرنامەک هەیە ینی لەوانەیە بەرنامەکەی باشوێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان پەرلەمان ماهیەتێکی بۆ نەماوەتەوە خۆ ئێمە هەمووی 2-3 ساڵە مەسەن کە پەرلەمان لەسەر مەسەلەیەکی سیاسی پەرلەمان داخرا هەر هەموو نێدرایەوە ماڵەوە ناکرێ مەسەن تۆ لە کاتێکدا مەسەن لە سەرەتایی نەوەتەکان لە دوای ڕاپەڕی مەسەن لە کاتی شەڕی ناوخۆدا مەسەن لەو دۆخە ناخۆشەدا پەرلەمان دانەخرا بەڵام وای دەهات کە پەرلەمان تەواو بێئەرزش کرا ینی مایەتی بۆ نەهێنرایەوە بۆیە ئێستاش ناتوانێت هیچ بکەم بۆ نمونە مەسە مامۆستا دەڵێ ئێمە بانجی سەرۆکی حکوومەت بکەین بۆی بزانین لە 100 تا 20 بۆ بڕاوە لەکوێ هەیە ئەمە خۆ تۆ کە بانجی سەرۆکی حکوومەت بکەی هەر 100 تا 20 نییە کاکە بۆچی مەعاش تاخیر بێ بۆچی بۆ شێوەیە تاخیری بۆ بمۆن من ئێستا کە لە مانجی دەم بەرەو مانجی دەڕۆم مەعاشی مانجی چوار
وەربگرمی یا باڵ. پێنج ئەمانە مانای ئەوەیە هەموو مانای ئەوەیەکەوە پەرلەمانی ئێمە خاوەن دەسەڵاتی ڕاستەقینە نییە پەرلەمانێکی ئیسیشاریە زیاتر بۆ ئەوەی کەی ئیشیان پێ شتێک لە پشت لەناو پەرلەمان بەڵام بۆی زۆرینێ نییە کاک دکتۆر مەسەلاً زۆرینەیەکی کە پێشتر نیشانەی لەسەر هەبووە یاخود بڵێن کە ئێستا وەکو مامۆستا ماژەی پێکرد کە لە 111 پەرلەمانتار تەناگەر بۆ کارێکی سەرەتایی پەرلەمانیش بێت ئامادە نەبن واژۆ بکەن لەسەر لێبڕینی موچە ئێستا تۆ ئێستا ئەمە گەر مەسەن ئامادەش بێ بانگ بکرێ بە یەک لەسەر پێنجی ژمارەی پەرلەمانتاران بانگ دەکرێت بەڵ دوای ئەوە گەر بتێوێ متمانەی لێ بستێنەوە دەبێت نیوەی پەرلەمان زیاتر ڕازی بێ زۆرینەی ڕەها ئەمجا دوای ئەوەی ئەگەر سەحبی سیقەی لێ بکەی بەس بەو داواکردنی لێسەنەوەی متمانە پێویست بۆیە کەوا نیوەی پەرلەمانتاران زیاتر دەنگ لەگەڵ بدەن ئامادەبووان نیوەی ئامادەبووان زیاتر دوای ئەوەی ئەگەر دەنجی متمانەی لێوەگریەوە پێویست بۆیە دوو لە سەرسەی هەموو ئەندامان کە ژمارەیەکی زۆرە ممچینە لەو پێکاتەی پەرلەمان ئەمە بێتە دی بۆیە کە ئەمە بۆچینیان بۆ پەرلەمان ئەگەر مەسەرەن زۆرنیشن ترسیان لە چی هەیە سەرۆکی حکومەت جێگیرەکەی وەزیری دارایی ئەمانە دەسەڵاتی جێبەجێکردن لێرە خۆی بە بەرزتر دەزانێت لە پەرلەمان ئاستی خۆی بە بەهێزتر دەزانێت بەهێزترە فعلەن بەهێزتریشە لە پەرلەمان هەموو نیشانەکانی پێشتر هەموو شوەکانی پێشتر سەردانەکانی پێشتر ئەوەی دەرخست کە پەرلەمان یعنی بەڕاستی پێگەیەکی نزمتری هەیە لە چاو حکومەت لە چاو سەرۆکایەتی هەرێم لە کاتێکدا مەسەنکە دەبێت ئەم پێگەی بەرزتری هەبێ بە تایبەتی لە ڕاستی سەرۆکی حکومەتدا بەڵام لە هەموو لە سەردەمی سەرۆکی حکومەتی پێشوش بە هەمان شێوە بووە بە هەمان شێوە تەعامل کراوە لەگەڵ پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ینی لەبەر ئەوەی دەسەڵاتی زیاتر بووە مەکانەتی بەرزتر بووە خۆی لە پەرلەمان بە گەورەتر زانیوە بە بەرزتر زانیوە بۆیە ئامادە نییە بێتە ناو پەرلەمانەوە لێپرسینەوەی لەگەڵ بکرێ ئامادە نییە چکە ئەستەن وەکو پێویست مەسەن ئەم هاتووە بەرنامەی ئەوەی نییە مەسەنکەوە ژیانی خەڵک بەرەو باشتری ئێمە پێشی کەرەنتینە بیرمانە مەسەن لە هەر لە زانکۆ چەند کۆڕێکمان کرد لەسەر سیمینارێکمان کرد لەسەر مەسەلەی چاکسازی شتووە خۆ ئەم چاکسازیە دەکرا مەسەن بە 2 مانگ بەرهەمی دیار بێ نەتیجە هەبێ بەڵام تا چاکسازیەکە بۆ گەیکە بەڕاستی خەڵکی لە نان و بژێوی کرد یعنی ئەمە موچەنیە کە ئێستا دەدرێت ئەمە موچەنیە کە ئێستا دەرێت ینی تۆ لە هیچ وڵاتێک ئەمە بۆ شێوەیە نەبوو لە کاتێکدا تۆ وڵاتێکی دەرامەتت ئەگەر لە بەغدا زیاتر نەبێت کەمتر نییە ئەگەر زیاتر نەبێت خۆکو بەغدا نەوە دەنێریش داهاتی ترت هەیە ئیتر ئەمە موبەریر نییە بەڕاستی بەو شێوەیەکەوە تۆ دەست بخێ قوتی خەڵکەوە پەرلەمانیش دێ لەو کاتەدا یاسان بۆ یاسایەکن بۆ بە دەرکا بۆ ئەرک و مافی نەخۆش کاکە تۆ یاسان بۆ دەرمەکە بۆ ئەمە وەرە بزانە خەستەخانەکان هەمووی بۆ بە حکومی بۆ بە ئەهلی یعنی خەستەخانە حکومیەکان جێگای خزمەت گوزاری نەماوەتەوە خەڵک ناچارە پەنا بەرێ بۆ ئەوەی یاسا بۆ مشکلی ئەم وڵاتە ئەوەیە کە یاسایت یا سەروەرنیە تۆ یاسایی بۆ نمونە تونوتیژی دژی ژنان هەیە دەرت کردووە بەڵام ئێستا لە دوای دەرکردنی یاساکەوە تونوتیژەکان زیاتر بووە یاسا قیمەتی نییە ئەگەر بێت و کاری پێ نەکرێ بەداخۆی ئێمە دەیان یاسامان هەیە بۆ نمونە یاسای وەگرتنی زانیاریمان هەیە حق الحصول على المعلومة بەڵام باوەڕکە تۆ زۆر زانیاری هەیە لەوانەیە لە دەستگاکەی خۆت لە دایرەکەی خۆت وەکو ڕۆژنامە نووسێک ناتوانانی دەستکەوێت لە زۆر شوێن جا مەسەلە بوونی یاساکە نییە ینی تۆ بە یاسا ناتوانانی خزمەت بە خەڵکەی ئەگەر یاساکە تەرجمە نەکرێت بۆ سەر ئەرزی واقع بۆ ئەم موچەی ئەو خەڵکە بە یاسا ڕێکخراوە بەڵام چۆن دەتوانێت مەسەن سەرۆکی حکومەت دەست بۆ ئەم یاسایە بە پێشێری ئەم یاسایە بکە پێشێری دەستور بکە بەڵام پەرلەمانیش لە ڕاستی بێدەنگ بێ هیچ قسە نەکە خۆ پەرلەمان ئەگەر سەرۆکی حکومەتیش نێتە نەتوانێت بانگی سەرۆکی حکومەت بکە خۆ دەتوانێت وەکو پەرلەمان هەڵوێستی هەبێ بەڵام بەداخەوە مەسەن هەڵوێستی کتلەکانی پەرلەمان بە پێی هەڵوێستی لایەنە سیاسیەکان دەگۆڕێ باشە بەس دکتۆر سەبارەت بەوەی کەوتت ئەوانە بۆ نهاتون خزمەتی خەڵک بکەن ئەی بۆ هاتون دژایەتی خەڵک بکەن لە حکومڕانیدا خزمەتکردنی خەڵک بەوە دەبێتەوە بەڕاستی تۆ دوورکەویەوە لە عەقڵیەتی بە حیزبایەتیکردنی ئیدارەدانی وڵات ئیدارەدانی وڵات بە عەقڵیەتی حیزبایەتی بەڕێوە ناچێ ئللا کابرات سەر بە گۆڕان بێ یا پارتی بێ یا یەکێتی بێ یا کۆمەڵی ئیسلامی بێت تۆ بێ پۆستێک وەردەگری نەخێر لە وڵاتان تەنیا وەزیر لە وەزخوار وەزیرەوە ئیتر بە پێی کەفاعەت و لێوەشاوەیە بە پێی سیڤە دێ پۆست وەردەگرێت بەڵام لە وڵاتی ئێمە تاوەکو خوارەوە لە وەزیرەوە تاوەکو گزیر هەمووی بە پێی تەسکەی حیزبی تۆزە دەکرێت لە مەکتەبەکان لە زانکۆکان لە فەرمانگەکان ئەمە زەرری لە هەموو کوردستان داوە بەڵام ئەگەر بێت و بە پێی لێوەشاوەیی بێ
مەبدەئی محاسبە هەبێ مەبدەئی پاداش دەبێ ئەو وەختە ئەو وڵاتە بەو شێوەیە نامێنێ مهندسێک ناتوانێت ڕێگاوبانێک دروستکەیە شتێک یا بینایەک دروستکەوە مەسەن بەیانی وەکو پێویست ناتوانێت مەسەن کەم و کوڕی هەبێ یا دکتۆرێک ناتوانێت کەم تەرخەمی بکە ناتوانێت لەبەرەوەی زانانی لێپرسینەوەیە بەڵام کە بەم شێوەیە بێ یعنی ئەو وڵاتانەی کە بە پێی سیستەمی حیزبایەتی هاتوون مەسەن پۆستەکان دابش دەکەن پۆستە ئیداریەکان چکە ئیدارە جیاوازە لە حکوومەت لە حکوومەت دەوری سیاسەتە حیزبەکان دێنە پەرلەمان دێن وەزیرەکان خۆیان وەردەگرن وەزیر شاهدەی هەبێ نەبێ مشکلێ نییە بەڵام لە خوار وەزیرەوە وەچیل وەزیر تاوەکو ئەوە پێویستە بە پێی کەفاعەت بەڵام ئێمە نەهاتوین 30 ساڵە تا ئێستا لەگەڵ ڕێزم لەو زانکۆی من تیام لەو هەموو ئەو دائیرانە هەتا لە دادگاکان لەگەڵ ڕێزم بەسەن یعنی زۆر شت حیزب دەور دەبینێ لە دانانی پۆستەکان و تبدا بەشکردنی پۆستەکان بەڵێ دەگەرم وڵات سێ دواتر دکتۆر ماوە سەبگەرم وڵای بەڕێزت سەبارەت بۆی کە وتان یەک واژۆتان ماوە بۆی کە سەرۆکی حکوومەت بانگهێشتی پەرلەمان کە لەسەر لێبڕین لە 121 ناتوانێت لەو 111 کەسە واژۆیەکی تر کۆ بکرێتەوە یاخودەوانەی کە پێشتر یەکێتی بوون واژۆیان کە دەمجارە پەشیمان بوونەتەوە کە پێشتر 5 پەرلەمانتاری یەکێتیشی تێدا بوو لەگەڵ 3 پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕانیش بەڵێ حقیقت لە سەرەتا کە ئەو پرۆژه یاسایمان تەقدیم کرد واژۆیشمان لێ زیاد بوو 24 واژومان کۆ کردەوە بەبێ ئەوەی کەەوە خۆی بۆ ماندووکەین کە بە کەس بڵین تەنها زانرا کە شتێکی وە پرساندن لە گۆڕێ خەڵک خۆی هات پەرلەمانتارەکان واژویان کرد بەڵام دوا بە دوای ئەوەی لە بەشێک لە قسەکان تەئیدی دکتۆری دەکەم کە حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان هەیمەنەیان هەیە لەسەر پەرلەمان بەڵام بە شێوەیەکی گشتیش نییە ینی هەموو حیزبەکان وانین بەشێک لە حیزبە بەناو دیموکراس خوازەکانی کوردستان دەست دەخەنە کاروباری ناو پەرلەمان و تاوەکو لە بارەگا حیزبەکانەوە شتێکیان پێ نەوتێ ناتوان لە کۆبوونەوەی فراکسیۆن و پاشان لە خوێندنەوەی پرۆژە بڕیارەکاندا بیخەنە ڕوو ئەمن لەگەڵ قسەیت لەگە دکتۆری بەڵام بە هەموو شێوازێک نییە بڵێ سەرەتا کە واژەکان تەوابن ئەم کەڕەتەی بە بیانووی هەندێک ڕەخنە و نقستانی شکلی نەک مەوزوعی بابەتی کە ئەم بڕیارە ئاراستەی سەرۆکی پەرلەمان نەکراوە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە ینی بەڕاستی ئەوە هەندێک شتی وابوو کە شکلی بوون لای ئێمە بڕیارەکەمان گۆڕی و ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد و هەروەها بۆ بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کتابێک تایبەت بوو پاشان بۆ جێگرەکەی کتابێشکەی سەربەخۆ و پاشان بە وەزیری ناخۆ کتابێشکەی سەربەخۆ ئاراستەمان کردن ئیدی دوای ئەوە حیزبی دەسەڵات هەستا یەک بە یەکجیا بەجێ لەگەڵ هەموو لایەنەکان کۆبەوە هەم لەگە یەکێتی با بەسەراحەت بیڵین با خەڵکی کوردستان بزانێت کە ئێمە نین زۆرینەی کورد پەرلەمانان پێکەیناوە ئەوەی زۆرینەی پەرلەمان پێکەناوە بەڕێز حیزبی پارتی دیموکراتی کوردستان و باشان یەکێتی نیشتیمانی کوردستان و پاشان دوایوان گۆڕانە ئێستا تۆپەکە لە ساحەی ئەواندایە ئەو ئیتیفاق و ڕێککەوتنە سیاسی لە مابینیاندا هەیە لەسەر هەڵۆشانەوە بوو ئەگەر هاتبە و ئەندامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان واژەکان سەحب نەکردبایەوە بۆیە دەوێم لەگە مامۆستام لەگە دکتۆرم تەئیدی قسەکانی دەکەم ئەو بەڕێزانەی کە واژویان کردبوو سەرەتا لە فراکسیۆنی سەوز لە پرۆژەی دووەم ساحبی واژۆکانیان کردەوە بەڵام دوابدای ئەوە هەندێک پەرلەمانتاری تر هاتە پێش و جێیوانمان پڕکردەوە تەنها یەک پەرلەمانتار ماوە ئەویش حاڵی خۆی و هەروەها حیزبەکەشی و فراکسیۆنەکەشی ناجێگیرێ لەسەر کادراوەستاوە ئەگەرنا ئەو ڕۆسبەیەکی ئەویش واژووی دەکا وعدەی پێداین کە واژووی بکە و ئێمەش بەڕاستی دەمانەوێت ئەو پرۆژەی کە تەقدیممان کردووە سەر بگرێ ئێمە ئەو یاسای ما لا یودرەک کله لا یترک جله ئەمەگەر نەتوانین هەر هەموو چاکسازی لە کوردستان ڕابگەین خۆ دەتوانین لەو پرۆژە و لەو پەیڕەوی ناوخۆمان ئێمە بتوانین کارێک ئەنجام بدەین ئەدی هەردا بنشی سەمیعنا و ئەطعنا مع ژێر بگنی خەڵک کۆمنتمان پێ بڵێ و بڵێ پەرلەمانتار پۆبجی دەکا پەرلەمانتار ئامادە نی بێتە کۆبوونەوەی و پەرلەمانتار لەسەر نانخواردنێک و ئەم هەموو سوکاتی کە لە سۆشیال میدیا بە پەرلەمانتار دەکرێت لەسەر ئەوەیە ئێمە ئەوەی کەوە ئەضعف الئیمان لە توانای خۆماندا هەبووە هەستاوین کەوە بە درێژایی هەم پەرلەمانی کوردستان پرساندنێک نەکراوە ئەم خولەکە خولی پێنجەم پەرلەمانە پرساندن کراوە بۆش قابلی قبول نییە هەروەها لەم بارودۆخە هەستیارە پرساندن بکرێ باشە بەس بۆچی ئەگەر سەرۆک و حکوومەت و بڵێن هەم جێگرەکەی وەزیری دارایش
ئەوان زۆرینەن لە پەرلەمان ئەو یادداشتەی کێوە پێشکەشتان کردووە بڵێن ئەگەر واژوەیەکی شتاوە بکرێت بۆچی نیان بۆ پەرلەمان لە کاتێکاوان زۆرینێن و ڕەنگە لێ سەرنەوەی متمانە کارێکی قورسە تەنها دەگەر بۆ قسەکردن و ڕووکردنەوەش بێت بۆ خۆیان دەترسن بۆچی نیان بۆ پەرلەمان لەسەر لێبڕینی موچە؟ بەڵێ لە دەرەوەی پەرلەمان لەگەڵ هەندێک لە هاوڕێیانم تاوتوێ مۆزوعەمان کرد وەکو بابی مزامەلەیەک گوتیان پێیمان وایە ئەو پرۆژە بڕیارە پرۆژە یاسایی کە ئێوەدا پرساندنە دژایەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز کاک مەسرور بارزانیە ئێمە گوتمان بە پێچەوانەوە ئەسڵەن ئەو پرۆژە یاسایە خزمەت دە پێگەی جەنابیان دەکات ئەو خەڵکەی کەوا دەڵێ پارە هەیە و داهات هەیە و سەرچاوە داراییەکانی کوردستان لە خەرجیەکان زۆر زیاترە بە خاڵە سنووریەکان بە داهاتی ناوخۆ بە بیرە نەوتەکانەوە ئێمەش دەڵێن بەڵێ موچە هەیە پارە هەیە بودجە هەموو شتێک هەیە بەڵام نایدەن کە نایدەن ئێمە دەڵێن جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرە دووبارە سەحبی متمانە بکەوە و متمانەی خۆ لەناو ئەم پەرلەمانە بسەلمێنەوە بابێ ئەو با بڵێن ئەو تۆمەت و بوختانەی بۆی هەڵبەستراوە بابێ دەفعیان بکات بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو مامۆستا باس کرد سەروەری یاسا یان سەروەربوونی یاسا هەر بانگەشەیە و هیچ ناوەڕۆکێکی نییە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر بگەرەمەوە لای بەڕێزت سەرنجی بەڕێزت چ لەسەر ئەو پەرلەمانتارانەی کە واژۆ ناکەن لە کاتێک کە سوێنیان خوات کە بەدڵسۆزی کار بکەن و بەرژەوەندی و دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بپارێزن، بەڵام ئێستا گەر تەنانەت بۆ ڕوونکردنەوەیەکیش بێت واژۆ نەکەن لەسەرەوەی کە ئەندامانی بڵێن ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەت و بڵێن جێگرەکەی بێن بۆ پەرلەمان لەسەر لێبڕینی موچە قسەیەک بکەن. والله بۆکو لە سەرەتاوە ژوتم پێشتر بەداخەوە بۆ پەرلەمانی کوردستان کە بێدەنگە لە ڕاست ئەم مەسەلەی پێنەدانی موچەی هاوڵاتیان نەکرد بڕین، پێنەدان نەدانی موچەی هاوڵاتیان موچەی فەرمانبەران و جگە لەو هەموو مەبلغی پاشەکەوتەی کە پێشتر بڕاوە و چەند موچەیەشتر نەدراوە لە ساڵانی ڕابردوویانی بەڕاستی ئەمە دەستدرێژێکی گەورەیە بۆ سەرمافی فەرمانبەران کە دەبوایە پەرلەمانی کوردستان لەم خولە بە تایبەتی کە گۆڕانکاریەک لە وەزع ئابوووریەکە هاتوۆتە پێشەوە ئەو کە جاران مەسەن دەوترا شەڕی داعش و نازانم چی و ئێستا ئەوەش نەماوە تۆزێک وەزعەکە هێمن بۆ تۆ مەسەلەی داهاتی هەرێم لە وەزعێکی باشتردایە زۆر باشتردایە ئەوە نییەکەوە بەو شێوەیە بێدەنگ بێ بۆیە پەرلەمانێک کە لە ڕاست ئەم هەموو دەزرێژێ بێدەنگ بێ ئیتر هەر کوت لە هەر لیستێک بێ بەڕاستی ئەمە بە جێگەی داخە، ینی ئەمە ناکرێت بە نوێنەری میلەتی دابنی نوێنەری حیزبەکەیەتی ڕاستە پەرلەمانتار لە ڕێ حیزبەوە دەچێ بۆ پەرلەمان، بەڵام دەبێ هەموویشە قاعدەیەکی ئەوە هەیە دەڵێ پەرلەمانتار نوێنەری هەموو میلەتە نەک نوێنەری حیزبەکەی یان نوێنەری دایرەیەکی دیاریکراو بە تایبەتی، بەڵکو نوێنەری هەموو میلەتە. مادام نوێنەری هەموو میلەتە کەواتە ئەمە مشکلەی هەموو خەڵکە، کەواتە دەبێ مووقیفی هەبێ بە تایبەتی کە ئەو سوێندی یاسایی خۆسوێندی دەستوری خواردوە، سوێندێکی دەستوری کە پێشەوەی دەست بەکار بێ کە لە خزمەت بەرژەوەندی گشتەکانی خەڵک و هەرێمی کوردستان بێ. لەمە گرنگتر چی هەیە کە تۆ نایە سەرخەت و ئەڵوێز بنوێنی. دوایی بەڕاستی ینی حیزبەکانی بەشداربووش لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی مەسەن وەزارەتی دارایی کە دەورێکی گرنگ دەبینێ لە مەسەلەیە، ئەو حیزبی کە ئەم وەزارەتی وەگرتیە پێویستە هەم وەزیرەکەش و هەم حیزبەکەش لە پشتی ئەم وەزیرەوە هەم ئەو پەرلەمانتارانەش کە نوێنەرایەتی ئەمە حیزبە دەکەن بەڕاستی دەبێ هەڵوێستیانە بێ کە تا دوێنێ مەسەن ئەمان بانگەشەی ئەوەیان دەکردکەوە لە خەمی خەڵکن و دیفاع لە بەرژەوەندەکانی خەڵک دەکەن و کەچی ئێستا مەسەن وەزیری دارایی بەو شێوەیە تا ئێستا هەر هەڵوێستێکی نییە لە وڵاتانی دنیا. ئەگەر بەو شێوە بووە بەڕاستی کابرا وەزیری استیقالەیدا، بەڵام جورئەت ناکات مەسەنکەوە بێ لە حکوومەت باشێتەوە. یعنی پێویستە مەسەنکەوە تۆ کە حکوومەتەکە بەو شێوەیە دەبینی لە تەنگژەدا لەوەدایەکەوە دەستدرێژی کردوتە سەر ماف و ژیانی هاوڵاتیان دەبێ وەکو حیزبێک هەڵوێستە بێ، وەکو وەزیرێک هەڵوێستە بێ، وەکو پەرلەمانتاریش هەڵوێستە بێ. بێ هەڵوێستی لەمە هیچ شتێک نییە ئیلا بەڕاستی بەرەنگاربوونەوەی بەرژەوەندی گشتەکانی خەڵکە کە ئەمەش لەگەڵ ئەو سوێندە دەستوریە هەیە ناگرێتەوە کە هەم وەزیر خواردوێتی هەم پەرلەمانتار خواردوێتی هەم ئەم بەرنامەیەش کە حیزبەکە لە کاتی هەڵبژاردن بانگەشەی بۆ دەکرد کە بەم شێوەیە لە هەوڵ دەدەین لە پەرلەمان بۆیە دەچینە حکوومەت لە پەرلەمان وابکەین لەناو حکوومەت وابکەین. بەڵام ئێستا کردارەکان تەواو پێچەوانەی قسەکانە کە ئەمەش مزداقێتی و حیزبانە مزداقێتی ئەم کەسایەتیانە لە ناو پەرلەمانتاریان لە ناو حکوومەت لەق دەکا لە لای خەڵک. باشە بەس وەکو ئەوەی کە بەڕێز دوتت ئەوەی کە ئێستا حکوومەت دابەشی دەکات موچە نییە ئەی چیە ئەنی موچە دەبێ چۆن دابش بکرێ کەی بدرێ ئێوە چیەوەی کە ئێستا حکوومەتی ئێستا ئێمە دەبێنی مەسەن لە عێراق تا ئێستا بودجەی ساڵی 2020 پەسەند نەکراوە تا ئێستا بودجەی ساڵی 2020 یعنی بودجە پارەی هەموو لە خۆ دەگرێت موچەی فەرمانبەران ئیتر هەموو ئاستەکان بە یاسا دیاری کراوە یاسایەکە مەسەن بە پێی یاسا دیاری کراوە ئیتر ئەم یاسایش لەبەر ڕۆشنایی چەند ئەتیباراتێکدا دەندرێ موچەکە کە لە پێویستە لانی کەمی حەدی عادنای ژیان لەبەر چاو بگرێ کە لەوە موچەکەم تر نەبێ. ئەمجا وەزارەت یاخود ئەنجومەنی وەزیرانی یا بڵێن دەسەڵاتی جێبەجێکردن بۆی نییە بێدەستکاری ئەم یاسایە بکە بە هیچ شێوەیەک بۆی نییە. یعنی ئەمە دەستدرێژکردنە سەرمافی پەرلەمانە پێش ئەوەی دەستدرێژکردن بێ بۆ سەرمافی خەڵک دەستدرێژکردنە بۆ سەر دەسەڵاتەکانی پەرلەمان کە موچە بە یاسا ڕێک دەخرێت یاساژ لەلایەن پەرلەمانەوەی بەڵام ئەنجومەنی وەزیران
بە بڕیارێک بەڕاستی بڕیارەکەش وەکو زۆر مەکشوف نییە مەسەن بەتەواوی ئالان کرابێ شەفاف نییە دەرخسترابێکە بە پێی ئەم بڕیارە مەسەن تا ئێستا بڵاو نەکراوەتەوە بە شێوەیەکی فەرمی لە پێگەیەک بڵێ ئێمە بە پێی ئەم بڕیارە وەختی خۆی پاشەکەوتمان کرد یا ئێستا تا 21 دەبرین یعنی شتەکان بەڕاستی کە بەو شێوەیە نەبێ لە پشت پەردەوەیە لە پشت پەردەوەش مانای تر هەڵدەگرێت بۆیە ئەنجومەنی وەزیران بۆی نییە موزەی خەڵک ببڕێ ئەگەر دۆخێکی ناهەموار هەبێ ئەو وەختا پێویستە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی پەرلەمان وەرگێ لەسەر ئەوەی کە دۆخێکی ناهەموار هەیە ئەنجا بۆ ئەم دۆخە ناهەموارە قانونی تایبەت دەردەکا موچە کەمتر دەکاتەوە ئەوە وەختە قسەیەکی ترە بەڵام بەبێ هەموو ئەو شتانە بەبێ ئەوەی بارودۆخێکی نائاسایی بێ ئەم لە خۆیەوە موچەی فەرمانبەران بەو شێوەیە ئەدا کە ئێستا کە ئێمە لە کۆتایی مانجی نۆینە وابزانش مانجی چوار نەداوە بەزەوە بڵین دوو مانگیشەکە دەدرێ بە لێبڕینەوە ینی سەتابی شتێک لەو خەڵکە دەبڕێ کە بەڕێز دەڵێ ئەو موچەنی ینی موچە پێویستە مانگانە بدرێ و پێی ئەوەش بێت کە دەڵێ بەشی ژیانیش بکە موچە بە قانون دیاری کراوە بەڵێ پێویستەکەەوە ئەو قانونە ڕێزی لێ بژیرێ لە کاتی خۆی چکە ئەگەر ئەم عقدەوا کراوە مەسەنکەوە تۆ لە 30 ڕۆژ موچەکەی خۆت وەگری لە مانجێک موچەکەی خۆت وەگری لە ڕۆژێکی دیاری کراویش بۆ ئەوەی کەوا ئەمنی قانونی هەبێ بەداخەوە لە کوردستان ئەمنی قانونی نەماوە ئەمنی قانونی نەماوە نەبوونی ئەمنی قانونیش کاریگەری هەیە لەسەر ئەمنی اقتصادی لەسەر ئەمنی ئیجتیماعی لەسەر هەموو بۆیە دەبینی هەموو بارودۆخەکان شێواوە گرینگە شتێک هەیە ئەمە پێی دەڵێن تەوەقعی مەشروع ینی هاوڵاتیان دەبێت تەوەقعی شتی ڕەوا بکەن لە دەسەڵاتی سیاسی لە پەرلەمان نەک تەوەقعی بڕیاری مفاجئ بکەن کە بڕیارە مفاجئەکە بە شێوەیەک کاریگەری بکاتە سەر ژیانی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە ژیانی بە شێوەیەشتر بگۆڕێ ئەمە ناکرێ من مامۆستایەکی فەرمانبەرێکی ژیانی خۆ لەسەر ئەم موچەیە داناوە چەند ساڵە بەو شێوەیە هاتووی بەڵام ئێستا دێ فوزایی بڕیارێک دەردەکا ئەمە ئەمنی قانونی هەرێمی کوردستانی پێشێل کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بەم بڕیاری پاشەکەوت بە بڕیاری لێبڕینی موسا بە نەدانی موسە بە چەند مانگ جارێک بە پێدانی موسەکە ئێستا یعنی ئێمە دەڵێن 120 بەڵام زۆر لە 100 موسە یعنی وەکو جارانی لاتەوە وەکو سەردەمی پاشەکەوت خراپتریشی لاتەوە لەبەرەوەی بە 2-3 مانگ جارێک وەردەگریت ئێمە لە مانجی کۆتایی نوێنە و تازدا بۆیە ئەمنی قانونی شێواندووە ئەمنی قانونی کاریگەری هەیە لەسەر هەموو لایەنە ئاسایشەکانی تر ئاسایشی ئابووری ئاسایشی کۆمەڵایەتی لە کۆتاییشدا کار لە ئاسایشی نەتەوەیش دەکا بۆ نمونە مەسەن هەر ئەو سەردانەی کازمی کە هاتە هەرێمی کوردستان خەڵک مەسەلە ئەگەر ئەم ڕێکاردانەوە نەبێ بەو شێوە بە کاردانەوە نەبێت دژی ئەم سیاسەتە دژی ئەم بەرنامەیە دژی ئەم بڕیارانە بەو شێوەیە ئیستیقبال لە پیاوێکی و کازمی ناکە بەڕاستی بۆیە ئێمە نەبوونی ئەمنی قانونی لە سای پەرلەمانی کوردستان و لە سای مەسەن ئەم حکوومەتەوە وای کرد هەموو لایەنەکانی ئاسایشی تریشمان تێپاسێ سپاس دەکەم دکتۆر مامۆستا بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بەوەی ئێستا داهاتەکانی هەرێمی کوردستان ئەوەی کێسێ منەوتمانەیە ڕۆژانە زیاتر لە 400,000 بەرمیل نەوت دەفرۆش ئێستا نرخی نەوت لە سەروی $40ەوەیە بڵین مانگانە 320 میلیارد لە بەغدادەوە دێت هاوپەیمانان ئەمریکا 21 میلیاری بۆ هێزی پێشمەرگەیە داتی ناوخۆ خاڵە سنوورەکانمان هەیە ئێستا هەندێک پەرلەمانتاران باز دەکە کە داهاتەکە نزیک بۆ تۆ 1 تریلیۆن لە کاتێکە موچە تاوای موچە پێویستی بە 890 میلیارد دینارێکە بۆچی حکوومەت ئەم لێبڕینیار بەردەوام بڵین بەردەوامی پێدا ئەم لێبڕینە؟ بەڵێ حقیقەت پێمان وایە ئیرادەی چاکسازی لە بانگە شەو لە ئەم بنەمایانەی کەوا بۆی دانراوە زۆر گەورەترە ئەگەر ئیرادە هەبوو بەڵام بەداخەوە کە ئیرادەیەک نییە ئیرادەی چاکسازی و ئەوانەی کە دەیانەوێت چاکسازیش بکەن لەو ئاست و مستەوایە دانین بۆ لە ئەمینیان و لە ئاست و سیڤیان لە ڕابردووشیان بەڕاستی ئێمە حەزمان کرد لەو ئەو پرۆژه یاسا بە ناو چاکسازی هەر ناوەکەی بەڕاستی فەرامۆشیدا دڵی ئێمە سەرەتا بەڵام کە ناوەڕۆکی دەخوێنینەوە پاشانەکە مردنیان بە خەڵک نیشاندا بۆی بەتایە شکر بێ نووسیان هەر ڕاگر خەڵک وای لێ هات بەداخۆی ئێستا سەرجەم یەکەم و دووەمەکانی کۆلێژەکانی وەک کۆلێژی تەندروستی و کۆلێژی ئەوانەی کەەوە هەستیارن بەڕاستیوە ئیشی دەستگێڕی دەکەن ئیشی عارەبانسیاتی دەکەن بەڕاستی شەرمە بۆ حکوومەتێکەوە یەکەم و دووەمەکانی دەرچووی کۆلێژ و پەیمانگەکانی لەسەر جادەکان دەستی کاری سەرپێیی بکەن بەڕاستی ئەوە
کەسابەت عیب نییە بەڵام بۆ حکوومەتێکەوە بانگەشەی دیموکراسیەت و بانگەشەی مافی مرۆڤ و بانگەشەی خوێندن و خوێن ئەم شتانە بکە بەڕاستی ئەوە شەرمە بۆوی ئێمە دەمانەوەی لە پەرلەمان ئەو ڕۆ حەقیقەتە بگەینە دەنگی جیهان و دەرەوە کە بەڵێ حکوومەتی هەرێم پابند نییە بە هیچ بنەمایەکی هەم پەیڕەوی ناخۆ هەم یاساکانی مامۆستا داهاتەکە هەیە و لە موچەش زیاترە بە دڵنیاییەوە داهاتەکە دوو بەقەت خەرجیەکەمانە بەڵام لەبەر ئەوەی کەەوە حیزب خزمەتکردنی حیزبیان پێ لە ئەولەویەتی کارەکانە تاوەکو بە خەڵکو و خاچی کوردستانەوەیە ئەوەیان پێ ئەولاترە بۆیە ئەو داهاتێکەوە بۆ حیزبەکان سەرف دەکرێت واتە حیزبی دەسەڵاتدار دەرن بۆ معلوماتت ئەو حیزبانێکەوە ئۆپۆزیسیۆن هەر بودجەیان هەر نییە و ئەوانێکەوە لەگەڵ دەسەڵات و لەناو حکوومەتدان بەشێکیان هەیە بەڵام حیزبی یەکەم و دۆم حیزبی پارتی وێکێتی وایان کردەوە داهاتی کوردستانیان بەش کرد ئەگەر ئەوان تەبابن لەوانەیە ئاشتەوایەک هەبێ ئەگەر ئەوان ناتەبابن لەوانەیە ژیانی ئاسایش لێ نەگەڕێن بەس وەکەوەی کە بەرهەمی یاسا چاکسازیەکە کە بەڕێز خۆت ئاماژت پێکرد کەوتیان چاکسازی دەکەین و بانگەشێکی زۆریان بۆ کرد بەرەمەکەی تا ئێستا هیچ هەبووە یاخود تەنها و موچەبڕینەی لێکەوتۆتەوە بندیوار لابردن هەبووە ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان خۆشی لە ئاماژەی بکوت کە 6,000 دوو موچە و سێ موچەیە ئەوانە شەر بڵین چارەسەر نەکراون هیچ بەرەمێکی بووە یاسا چاکسازیەکە کە لە ڕابردوو پەسەندکرا باوەڕ بکەن ئەو تینەی بۆ ئێمەی پەرلەمانتار هاتووە کە لە ناو کۆمەڵ و لە ناو خەڵکداین و ناو کۆمەڵگاداین کە خەڵک ڕۆژانە شەکوا و سکاڵای خۆیانمان بۆ بەرز دەکاتەوە چەندین خێزان و عایلە لێک هەڵدەوەشێتەوە چەندین باب و کوڕوە لێک تۆراون کوڕەکان باوکیان بەجێ هێشتووە لە بێپارەیی و لە بێچارەیی لە بێجێیی لە بێ هەموو پیشەی یەک بەڕاستی وای لێ هاتووە ئەگەر ئێمەی پەرلەمانتار ئەو حاڵی ئێمە دەیزین ئەگەر بەرپرسەکانی باڵا بیزانن ئیدارە ناکەن لەبەر ئەوەی ئیدارە ناکەن کە دەزانن 100% فەشەلیان هێناوە 100% ئێستا ئێمە خۆم من پرسیارێکم ئاراسی بەڕێز وەزیری دارایی کەوتم جەنابی وەزیری دارایی ئایا کاتی ئەوە نەهاتووە بانگەشەی ڕاگەیاندنی فەشەلی ئیداری خۆتان ڕابگەێنن بە هەندێک مۆزوعی لاوەکی وڵامی نەدامەوە بەڵام بەڕاستی پێمان شەرمە بچین ناو مزگەوتێک دوو ئیختیار ببینین بچین ناو پرسەیەک بچین ناو بازارێک دەڵێن ئەرێ ئەگەر طبيب يداوي الناس وهو عليل ئێمە بە ناوی پەرلەمانتار و بە ناوی یاسادانەر لە ناو خەڵکی دێون دەچین بەڵام ئێمە دەسەڵاتمان نییە وەکووان خەڵک هانا بۆ ئێمە دێنێ بەڵام ئێمە دەبێ ئەگەر دەچێت سەر شەقام لەگە خەڵکی ناڕازی دەڵێن ئیشی پەرلەمانتاری سەرجادە و شەقام نییە ئەگەر لە پرۆژە یاسا لە پەرلەمان تەقدیم دەکەی دەڵێ ئەو دژایەتیکردنی لایەنێکە بۆیە بەداخەوە ئەگەر ئەو حاڵە خراپەی ئێستای ئێمە تێدان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیرەکان تێدا بوونایە یەکسەر ڕایان دەگەیان کەەوە فەشەلی ئیداری کابینەی نوێی حکوومەتی هەرێمیان ڕدەگەیان زۆر بە کورتی بڵین یاسا چاکسازیێت بەرەمێکی نەبوو جگەر لە لێبڕین لە 121 و ئەوانە بەرهەمی تری نەبوو بەرهەمیکەی زۆر هەبوو بێ ئومێدکردنی ئەو حیزبانەی کەوا لە ناو حکوومەت و حکوومەتیان پێکەناوە پێش معارەزە ئەوان بێ ئومێد بوون لەبەرەوەی ئاگاداری خاڵ بە خاڵی ناو قسەکانی کۆبنەوەکانیان داهەن و هەروەها بێچارەکردنی خانەوادەی شەهیدان بێچارەکردنی خەڵکی هەژار و کرێچی و کەم دەرامەتەکان بڵێ ئەوانە هەموو بەرهەمی ئەو چاکسازیەکەوە حکوومەتی هەرێم کردوێتی بەڕێوەڵا زۆر دەکەم دکتۆر کاتمان زۆر کەمە بەس چارەسەر چییە بۆ موچە هەم لەسەر ئاسی بڵین ناوخۆم لە عێراقیش چارەسەرکە چی ئێستا بۆ دۆخی موچە یاخود ڕاگررتنی حکوومەت تۆڵۆشانەوە لێبڕین لە سابیستوەکە وڵا خۆی ئەم حکوومەتە بەڕاستی ئیدارەی کوردی بە حکوومەتەکانی پێشتریش ئەمەشەوە ینی شکستی هێناوە بەڕاستی لە ئیدارەدانی خەڵک بەهۆی ئەوەشەوە بەڕاستی کە ئێمە سیاواز بووین لە میلەتانی تر ئێمە میلەتێک بووین چەند ساڵ بوو خەومان بۆ ڕۆژەوە دەبینی کە ئازاد بین حکمی خۆماڵی ببینین بەڵام حکمی خۆماڵیمان دیت بوو بە حکمی حیزبایەتی بوو بە حکمی میلیشیایی بەداخەوە ینی دەکرا مەسەن ئێمە حکمێکی مؤسساتی دابمەزرێن بەپێی کەفاعەت ئەم ئیدارەیە دابمەزرێ بە شێوەیەکەوە بواری تەندروستیمان بواری پەروەردەیمان بواری زانکۆمان بواری دادگامان هەمووی سەر بەخۆی خۆی هەبە بەپێی وەکو شتی مؤسساتی و داموزگایی بڕۆیش بابڕێەوە نەک
لە ژوورە تاریکانەوە خەڵکەدانرا با و تۆزی کرابان ئەمەموو کە بە شێوەیەک وای لێ هاتوو ئێستا کەرتە گشتەکان هیچ بایەخێکیان نەماوە بۆ نمونە کەرتی گشتی تەندروستی کەرتی گشتی پەروەردە کەرتی گشتی خوێندنی باڵا لە تەنیشتیان دەیان کەرتی تایبەت کراوەتەوە کە هیچ پێویست ناکە ئێمە دەیان کێشەی بەتاڵە و ئەومان هەیە لە ئەنجامی ئەو هەموو دام و دەستگا زۆرەی پەروەردەی و زانکۆیی کە هەمانە لە هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی لە بارودۆخێکی وەهادا ینی هەر وەکو پێشتر دەتوانین بڵێنەوە کە ئەمەلی چاکسازی ئەمەلی بەرەو پێشبوون و چاکبوون نییە لەم حکومەتە بەم بارودۆخەوە تا ئەم وەزع بەو شێوەیە بێ بۆ عەقلێتەوە ئێمە بین مانەوەی ئیدارەی کوردستان بکەین لەوە باشتر ناتوانین پێشکەشی خەڵکی کوردستان بکەین. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر شۆرش حەسەن مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسای دەستوری لە سودەکانمان لە سلێمانی هەروە لە هەولێرەوە مامۆستا عوسمان کانی کوردی هێنداوی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینێرانی بڕای سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.